بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو ڕێکخراوی سۆز بەشی باخچە لە ڕێگەی ئەم ئاهەنگە خنجیلانەوە توانیمان ئەم ساڵی خوێندنیش بە سەرکەوتوی کۆتایی پێبهێنین. ڕێکخراوی سۆز بەشی باخچە توانیوێتی خزمەتێکی زۆر باشی منداڵانی شاری کەرار بکات کە یەکەمین ڕێکخراوی ئیسلامیە بەشی باخچە کە توانیوێتی خزمەتێکی زۆر باش بکات و لە ڕێگەی وتنەوەی وانە جۆرا و جۆرەکانیەوە کە پێکاتون لە قورئانی پیرۆز بیرروباوەڕی ئیسلامی چیرۆک و ئادەبە جوانەکان و چەندین وانەی جۆرا و جۆری تر. بۆم ساڵیش زیاتر لە 40 خوێندکارمان هەبووە. ئەم ڕێکخراوە زیاتر لە 10 ساڵە بێت خزمەتێکی زۆر باشی بەڤەری گەرمیان و دەوروبەری دەکات. لەم ئاهەنگەشدا سەرەتا منداڵەکان ناوەکانی خوای گەورە و قورئانی پیرۆزمان پێشکەش دەکەن و هەروەها لە کۆتاییشدا بڕوانامەی ڕێزلێنان دەبەخشین بە نازدارەکانمان لەگەڵ خەڵاتێکی شایستەدا. لە باخچەکەماندا منداڵی 4 ساڵ و 5 ساڵ وەردەگرین و هەروەها پێشوازێکی زۆر باشی لێ دەکرێت لەلایەن دایک و باوکانەوە لەبەرەوەی باخچەکەمان باخچەیەکی ئیسلامیە سەرەڕای وانە زانستی وانە پەروەردەیەکان هەروەها وانەی ئاینیشان پێدەوترێتەوە. سپاس بخوا من لە مناڵەکەی خۆمەوە سێر بکەم کە سپاسی خوایەوێ و پاشان سپاسی یەکەبەیەکی ئەو مامەستا دڵسۆز و بەڕێزاناکەم کە کاتی خۆیان بە شەونخوریان کردووە بۆی ئەم ئاستەیان تۆمار کردووە گەشتن بەم قۆناغا. سپاس بۆخوا. سەرتا بەناوی خدای گەورە میهرەبان وەکو دایکی قوتابی من بەشداریمان کردووە لە باخچەی سۆزە. لەبەرەوەی باخچەی سۆز باخچەیەکیە کە لە گەرمیان بۆ یەکەمین جار کە پەروەردەی ئیسلامیانەی هەڵبژاردە کە پەروەردەی ئیسلامیان لە ئێستادا بۆ مناڵەکانمان زۆر گرنگە چونکە کە فەراغی کە بواری پەروەردەی ئیسلامیون و باوەڕیان تێکست مناڵەکانمان ئینشەڵڵا کەسانی لە عاقیبەدا ئەبن بە کەسانی سودبەخش بۆ کۆمەڵگا چونکە لە باخچەی سۆز فێری بەهای ئینسانیەت دەکرێن. ئەلحەمدوللا گۆڕانکاری باشمنە مناڵەکان بینەوە بۆ نمەناوەکانی خوای گەورەی لەبەرە لە ڕووی ئیسکارەکانەوە بۆ نوێشکردن بۆ زیکرەکان بۆ بابەتەکانی تر زۆر سودم لێ بینەوە وەکو بابەتی هاوکاریکردن کارکردن لە ماڵەوە زۆر ئیسفادەیم لێ بینەوە. سپاس بۆ باخچەی سۆز. وڵایی ئامۆژگاریم ئەوەیە کە باخچەیەکی ئیسلامیانە بۆ مناڵەکان هەڵبژێنن تەنها خوێندن گرنگ نییە ئەوە گرنگە کە کەسایەتی مناڵەکە چۆن گرنگی پێدێت و چۆن کەسایەتێکی هەڵبژێری کە بناغەیەکی پتەوی هەبێت. بۆیە ئەم باخچەیەمان هەڵبژاردووە چونکە باخچەی سۆز شایانەوەیە کە متمانی پێ بکرێت. وڵای دەستخۆشییان لێکەم بەڕاستی ئەم جۆرە باخچانە زۆر یعنی گرنگن لە ئێستا بۆ گەرمیان بەڵام بەداخەوە کە کەمن لە گەرمیان. بێگومان باخچەی سۆزێکی لەو باخچە سەرکەوتوانە کە گرنگێکی زۆر بە لایەنی پەروەردەی منداڵەدا لە ڕۆژگاری ئەمڕۆدا بێگومان تربیەدانی مناڵەکان زۆرن هەم لە کەناڵەکان و لە کۆڵانەکان. ئێمە باخچەی سۆزمان هەڵبژارد چونکە هۆکاری سەرەکی پەروەردەکردنی مناڵ لایەنی پەروەردە ئاینەکەیەتی ئەوی زۆر گرنگی بە لایەنی پەروەردەی ئاینێدن. سپاس بخوا ئەوەی کە فێر بووە ئادابەکانە ئادابەکانی ڕۆژانە و هەڵسوکەوتی ڕۆژان لەگەڵ دایک و باویە و لەگەڵ مناڵانی کۆڵانە پاشان زیکرەکانە کە چۆنێتی هەڵسان لە خەو و ئەوانەی کە پەیوەندی بە ڕۆژانەوە هەیە. پێویستەکە دایک و باوکان بەڕاستی کاتی مناڵەکان دەگەێنە تەمەنی 3 ساڵ بۆ 4 ساڵ بۆ 5 ساڵ گەورەترین خەمیان ئەوە بێت کە باخچەیەک لەم جۆرە باخچانە هەڵبژێرن بۆ ئەوەی مناڵەکانیان پەروەردە بکەن. وەکو وتمان ئەمڕۆ زۆر ئەوانەی کەوا دەستی مناڵەگەن تەربیەتیان دەن و پەروەردەیانەکەن. ڕاستی ئەبێ ئێمە و ئەم مامۆستا بەڕێزانە خەمیانە خۆن بۆی داهاتووی گەشانە بێ. وڵای هەر لە سەرەتاوە ئێمە دەستخۆشی و دوعای خێرمان بۆیان هەبوو چونکە لە ڕاستیە ئەوەی ئەمان بینی لە مناڵەکانمان جێی دڵخۆشی بوو چونکە دڵنیام سوودی دنیا و قیامەتمان هەیە قیامەتی ئێمەیە لەو جۆرە پەروەردەکردنانە.